بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێ پێ خوشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. خۆشەویستان ئەمە یەکێکە لە بازاڕەکانی شاری هەولێر کە تایبەتە بەو کاڵایانەی کە دەستی دوون خەڵک زیاتر دێتەن بازاڕە بۆ ئەوەی بە نرخێکی هەرزان ئەو کاڵایانەی کە خواستی خۆیەتی بیکڕێت و قەیرانی دارایی دواکەوتنی موچە پێنەدانی موچە کاریگەری کردوتە سەر بارودۆخی هاوڵاتیان و بژێوی ژیانیان بۆیە خەڵک دێتان بازاڕە بە دوای شتێکی هەرزاندا دەگەڕێت. جا من دەسمە لای بەشێک لە کاسبکاران و بەشێک لە هاوڵاتیان بابزانم لەسەر دواکەوتنی موچە و کاریگەری لەسەر ژیانیان چی دەڵێن لەگەڵمان نابن. ئەو بازاڕە ڕۆژی جومان زۆر خەربارغا ئەو خەڵکەی کە دێ چینێکە والله هەموو تێکەری تێدایە عربی تێدایە سووری تێدایە کوردی خۆمانە نرخەکانی چۆنە؟ والله باشە یعنی گران بەهانینە چکە دەستی دووە بەرێ وەتی قەیرانی دارایی دروستوە موچە دوا دەکەوێت چەندێک خەڵک خواستی لەسەر کڕینی ئەو کاڵانەیە کە دەستی دووە بە قوڕان ئەمە هەر بەردەوامین خەڵک بای خۆی هەدێت شتی دەباتەوە لۆمارێ ئەو قەیرانش چارە سەر دەکرێت ئینشاڵڵا زیادی نەکردێ کە خەڵک زیاتر بێ شتی دەستی دوو بکڕیتن فەرق ناکە ئێمە ئیشیمە زۆری لەگەر عارەبانە ڕاستی ئامە ئیشی جوملەی دەکەین ڕاستی کاڵاکانت دەستی دوونە بەڵێ کڕیارەکان ئێستا وەتی دواکەوتنی موچە هەیە چەندێک کڕیاری زیاترتان بۆ دروست بووە خەڵک زیاتر دێ بۆی کاڵای دەستی دوو بکڕێ لە ئێستادا بازاری کاڵای دوو باشترە لە چاو پێشتان و زۆری کڕیارەکانشمان عارەبن. ئێستا بازارتان باشترە؟ باشتر یعنی باشتر بری باشتر نیە بەس لە چاو بڕق فەرقیە بەڵێ کڕیارەکانتان زیاتر کوردن عربن وڵای 180 عربن 180 عربە 180 عرب کوردانەی خۆمان کە دێن بە دوای چیدا دەگەڕێن زیاتر وڵی ئەشەی نۆماڵە ئەوەی پێویستە کابرا قەنەفەیە سۆپایە بۆ سەرمایە وڵێ خەڵکە بۆ بێ شتێکی زۆر هەرزانم دێ سۆبەکی زۆر هەرزانم دێ ئەرە وڵات دەگەڕێ ئێستا سۆبم هەبووە بەیانی فرۆشتن بە 20,000 ئانی زۆر هەرزانش ئارە هێشتان دەویست بە هەرزانتریش بێ ئارە وڵ لێرە لە دوای شتی زۆر هەرزان هەرزانسە سۆپەم هەیە لەو بەر ینی 10,000 دێن دەیدەم مادی نەبێ ئەحواڵ باش تەندروستیت زۆر سپاس دەکەم بازار چۆنە لەخوای بە زیادبی باشە ئینشاڵڵا لەو باشانە نییە بەس باشترە لا نەبوونی باشترە لە سایی عرب و سووری باشی چایبینە باش ئەگە عرب نەبی سووری نەبی بازار یەک دیناریش ناکەی ینی بازارەکەتان مردیە هیچ ئیش نییە باش لە کاتێکدا بازارین گۆ دەستی دوو نرخەکانیشی زۆر ئەرزانترە لە چاو بالفعل بەس کاکە ئەو ڕۆکە موچە نییە مادە موچە نەبی خەڵک ئەو ڕۆ بژێوی ژیانی زیاتر لەسەر موچەیە تێدەگەی ئەگەر موچە نەبیتن یەکاکە دێ بازاری چ دەکەی بەس دە سوڕێەوە ناتان یەک شتی بکڕی باشە دەگوترێ کە موچە نییە کە قەیرانە خەڵک زیاتر ڕوو لەو کاڵایانە دەکا بەڵام تۆ دەڵێ کە موچە نەبێ بازاری ئێمەش نییە کە موچە نەبی نەک بازاری ئێمە حام نییە بازار خەڵک لە دوو شتی هەرزانیش ناگەڕێت خەڵک لە دووشتی هەرزانی ناگەڕێت خەڵک لە دووشتی هەرزان ناگەڕێت چێکا کاتۆ گەورە بودجە هەبوو کابرا لەوانەیە ناماری بەدلکە تێدەگەی کە بەدلی کرد چ دەکاتن کەونەکە لۆمەدی وەیە هەیە فەقیرتر لەو دێ دەکردەوە بەڵام ئەگەر بودجەت نەبوو ئەو کابرایە ئەو کۆمبارەی دەفرۆشیتن مادەم پارەی نەبوو لە مارە لی دەگەڕێ تێدەگەی کە لی گەڕا ئیشی مەش نامینێ ئیشی مەش زەعیف دەبی ئەو فەقیرەی لە مارێ نیتی ئەویش نیتی بێ بکردەوە هەمووی ڕەبتە بەیەکەوە ژیان خەڵکە بۆ بێتە لای تو برێ کۆمبارەشی زۆر هەرزانم دەوێ بەس ڕای بێخم ینی لە نەبوونیەکەم باشتر بیتن هەبووە گۆتیتی یەک دینارم نییە لە مارێ یەک پارچە کۆمبارژنی لەسەر ڕایەخ دایتمانێ بە بەلاش لێرەشە 25,000مان پێدایە خەڵکی زۆر فەقیرتریش هەیە هەیە ئەرێ وەڵڵای هەیە
بە ژن و مندارەوە هاتیە گوتی وەڵڵاهی 1 دینار نییە لە مارم پارچە کۆمبارێک نییە لە بنە خۆم ڕایەخم دایتمانێ 2 کۆمبار 3 کۆمبار هەرشال لە نەبوونیان دێ دەکڕی لە باتی بچی 200-300 هزاری پێ بدات دێتن 50,000-60,000 پێدا ئەدیکو لۆی دەوری هەیە زۆریش دەوری هەیە 2-3 کونیدی پێ بڕکاتەوە چەند دەبی لەو بازاڕی وڵە دە سارە 10 ساڵە مەرێ باشە لە ماوەی ئەو 10 ساڵە بازار چۆن بووە وڵی بازارەکە علی حازر کزە بۆچی وڵی بازارەکە کزە لە بەرچە بە بێموچەیە بەقوران مەسەلە موچەی ئەوی ینی بازار هەر بەهم پارەی پێ بینایە؟ نییە کاکە و باران نییە سارد نییە باران و ساردیش دەوری هەیە ئێستا جەوکە سار نییە ناوەڵە سانێ بنم کا باران کەیە چێ کابرەمادەم باران نەبووجستان هەروە دەزانی هاوینە ئارێوەڵ ئیشەکە وایە مام باشە ینی بازارەکە پەیوەندی بە موچۆ نییە نان عیلاقی بەوەی وە نییە بە قەنەعاتی منەوە هەیە چکە بەشێک لە دوکاندار و کاسبکارانم دواندووە بەشێک لە خەڵکم دواندووە دەرێگەم پارەم پێ نەبی چ بکڕم ئەخر مامان مەسەلە پاما چ پێ دەرێ ئەم دەرم کابرا هێتا لاان خۆی بەشیژەکی ئەوەی دارە دەکەم مەسلەی مای جستان ئللا ئەوەیە بارانێمی کابر دەری هاوین ئەرێ دانیشمێ مەدونێ پێ گرم ئەمە چوی مەسێبەرێ ئەو دوکانداری تەنیشتت گوتی خەڵکی دێتە لامان تەنانەت کۆمبارێک نییە لە بنە خۆی ڕابێخی ئەمە دەیدێنێ جاروی هاوکاریشی دەکەین وڵی ماما ئەوهانیە کۆمبار بە هەرزانە کۆمبار هەیە بەس برێک کە خەرکەکە زۆربەی هەرە زۆری مەغرور بووە ئەو کەونەیە لانی خۆمان هەیە هەموو دنیا بدێ کەونێ ڕاناخی ئەدێمارەوەنە و بەڕووەمە لە بنە خۆمان ڕادێخست ئێستا ئەوانە کورد لە بنە خۆی ڕانەیە ناوەڵە برام ڕانایخی ئەی چی لێتان دەکڕی وڵە ئەوی بکڕی عرب دەکڕی کورد نایکڕی نایکڕی بە دەگمەن ئارێ وڵ کەی ئەو بازارە کڕیاری زۆر دەبێتن ئەگەر باران ببارێ و بە تایبەتیش چمانگێک وڵە مامە بەخۆی جستان یان هاوی ئەوە جستان سلەی جستانی باران هەبی و ساردی هەبی کابرا ئەگەر قەرد بکای شەکەی لە خۆی دەکات بەزە توە شێڵان نەبی ڕۆژی خۆی دەوات سەریتەوە تۆ ئەم برێ و کۆمبارە ئەمە ئەو کۆمبارە نەمە کڕێ لە بیرمە بە 700 دیناری بەزوەشی بەڕی بوو نەگەوە نەرمەلان کابرا دەی ئۆندا ئەستوری وەرە من نەگەر تو لێرە چار کوردی خۆمان دیتە ئەو کۆمبارێک کڕی حەقت بی باشە کوردی خۆمان چ دەکڕی لەو بازارە کاکە و شتی مۆدیلی لەگە مۆدیل دەڕوە ئێرە شتی دەستی دوی لێە مامە کەس لە خۆی نزمتر تەمەشا ناکە هەموو لە خۆی بەرزتر تەمەشا دەکە لۆی کێشەکەمانەوەیە ئەدیکوو هەمووی ئەگە بێوە من لە خۆم نزمتر تەمەشاکەم قەت تووشی کێشەی نابم بەس کابرا هەمووی لە خۆی برنتر تەمەشا دەکە ئەبزانم ئەمڕۆ چۆنە لەم بازاڕی وڵی بازارش خۆشە هەموو زمانە دێ هەموو زماندی ئەرێوەڵ باشە زیاتر لێرە بە دوای چیدا دەگەڕین وڵایم بخۆم بە دوی شتی کەونەوە ئاگەڕێن زیاتر شتی کەونە چ شتە گوۆی لێکردی بە دوای شتی دەستی دوودا بگەڕین بەخۆی ئمە بخۆمان چارە گەورەمان هەیە ئەجە زیاتر بۆ سپانە و ئەو هوردەوارانە جەگ و ئەو شتانە هەرزانترە لێرە زۆر هەرزانترە شتی باشتریش هەرزانترشە بەرێ ینی باش وەرزان بەدەست مانە شتی قەدیمەکان بە زۆری باشترە هەرزانتریشە زۆر ئەو کاڵایانی لێرن گوتت باشترن هەرزانترن بەڵام بەشێک لە کاسبکاران دەڵێن کوردی خۆمان لێرە نایکرد زیاتر عربە ئایا کوردی خۆشمان نایەتەوە بازارە کوردی خۆمان هە بە زۆری کوردی خۆمان دێ بە عربەکە ئێستا ئەوەی بۆ سۆ بۆ شتی ئەو شتانە بێ کومبار و شتانە زیاترەکردن ئەشیای ناومار دەنا ئەشیای کەونەکە هەمووی کوردی خۆمانەی کڕێ چەندێک ئەم قەیران ئەم وای کردووە خەڵک بە دوای شتی دەستی دوودا بگەڕێت خی قەیران تحسیری کردووە بری تحسیری نەکردە بێ بۆ هەندێک شت بەس بۆ شتی کەونە شتی وایە بۆ زەوقی خۆمان دێن برێ ئۆناین لە بە قەیران بینە ئێر بەگشتی ئەوەی کە دێتان بازارە بە دوای شتی دەستی دوودا دەگەڕێ چەندێک بێموچەی وەی کردووە خەڵک بێتان بازارە خی تحسیری زۆرە تحسیری زۆر کردووە سۆ بۆ شتیوە فەرقی زۆرە هەرزانترە سۆبەیە کومبارە شای ناومار زۆر فەرقی کردو وارەکەی دەبڕی لۆمەدەینە ئەلمود بەس دەگەڕێتەوە ژنەکەی بەجەوی نییە لەو غەسال عەزلی لەو غەسالەی نییە
وایەرەکان دەبڕی و لۆ من دەینی ئەم من دەکڕم بە 15 ساڵ ساڵی لە ناو کارتۆن یەک عیبی نییە بەس وایەرەکان دەبەستم ئارێ وڵا ئەو دەوڵەمەند ئەوەی کە دەیکڕی چییە؟ ئەو خەڵگە فەقیرەی خەڵکی فەقیر. ئەو شتە هەرزانەی دەکری پاس نۆماری خۆی خۆ دەوڵەمەند نییە بچی شتەچی بە 4-5 وەرەقەی دەکرد لەو دوکانەی ئێستا بازارتان باشتر بۆەتی موچە دوا دەکەوێت؟ باشتر عیبی نییە باشترە. دەستت خۆش بیت. دێمەوە لای تو با بزانم ئێستا زیاتر خەڵک بە دوای شتی کۆندا دەگەڕێ یان شتی دەستی دوودا دەگەڕێ یان ساڵانی پێشووتی شەوە زیاتر دەگەڕ ئێستامەوە خۆمان و کوڕەکەم مەتحەمی ئێستا چ شتێکی کەون بێدەی لە بازاڕای کڕێ لەوانەیە سعریشی زیاتر گران بێ خەرکاوی بزانێ شتەکەونەکەی گرانتر دەفرۆشی هەر هەموو شتەکانی کەونە ئێستا بۆی لە مەتحەمەکەی بەز ئەشیای کەونی شتی نوێ نییە. نەوی سوپاس دەکەم. ئەو شتانەی کە کڕیتە زیاتر دەستی دوونە؟ نەوەڵای هەندێکیان تازەیە هەندێکیشانە وەڵای دەستی دووە. ئەم بازارە بازار نییە؟ ئێستا دێمەوە بازار پارە لە کوردی نما هیچ هەموو کەتەگەر عارەبە لە سبەی پێنجزانم مش کردیم سبینی ئەرێ وەڵای لە سبینەوە با ئەو دەنگەم بگەیشی خەڵکیان هەموو ڕسوا کرد ڕێزمەیە وەڵای چه سەبەبە لە سبینەوە خەڵک ناوەزن دوو ماگەەوە من پارەی مۆل دەم نەدایە پێنجزان مش کردی لە سبینەوە ئەم بەخۆشم بخۆم فەڕاشم لە دایرەی داوام دەکەم 3 مانگە مەعاشم وەرنەگرتیە ناوەڵ چه سەبەبە خەڵک هەموو ڕسوا بووم و کەتەق قەرت و بۆ موچەکە نادەن توزانم لۆ نادەن بڕۆ لەوان بپرسە لۆ نادەن بە قاچاق دەڕوە هەموو دەڕوە لێم گڕێت خۆ ئەمە بارودۆخی بەشێک لە وڵاتیانە بەهۆی دواکەوتنی موچەوە ئاوا بەم شێوازە بێزارن بێزاری خۆیان دەردەبڕن. با بزانم ئەتوو کە دێ و بازاڕە زیاتر بە دوای ئەو شتان دەگەڕی کە دەستی دوونە و ئایا شتەکان کە دیانکڕی ئەوانەی دەستی دوونە گونجاویشن ینی بە کەڵک دێن؟ وەڵا هەندێک جار ینی شتیوا دەبینەوە گەلک لە تازە باشترە هەر زۆریش پێدوانی ئەو خەڵکی کە دێتان بازاڕە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە سەپێنراوە بەسەر خەڵکی ناچار کردووە بێتان بازاڕن بە قورآن ئێستا من لە کەیفی خۆم بە زۆری دێم هەموو جوعان بە زۆر لەگە پێم بکرێ دێم ئەوە ینی مەسەلەوە نییە بێت ناچار بیان ناچار نەبی بەشێک لە خەڵکی بە ناچاری دێتان بازاڕن بەخوازان نارم کەسە بە کەیفی خۆیتی ئێستا من لۆی ڕاستی لۆ کەیفی خۆم دێ ئەگەر موچەکەت هەموو کاتێک لە هەموو مانجێک لە کاتی خۆی بێ موچەکەت زۆر باش بێ تۆ ناچی شتی باشتر بکڕی؟ حتمما ئیسانگەر پارێ زیاتر بێ شتی باشتر دەکڕی شتی باشتر بە بڕای تو تەمەنەکەت بەڕێ کردیە ئەم بارودۆخە کەی چاک دەبێ کەی خەڵک ئیسرحاتێک دەکات دەڵێ ئەو خەش بە قورآن جاوە لەگەرت تۆ سەرخوای گەورە بخۆی زانیەوە ئیشی من نییە ناوەڵە بێئومێد نەبووی وەڵای جاو بێئومێدی چی دەکەیەوە ناچاری ئەی چی دەکەی دەبی خۆت بگونجین لەگەوە عادی حتمما دەبی خۆت بگەنجین ئەو بازاڕە چ چینەک زیاتر دێت ئێرە؟ چینی هەژار دێت ئێرە هەژار ینی لەچاو بازاری دیکە ئێرە نرخەکەی هەرزانترە تەحەدەکی باشترە بەڵام هەر گرانیشە هەر گرانیشە بەڵێ باشە کە دەڵی گرانیشە لەبەر بێپارەیەکەیە بەڵێ لەبەر وێ پارەکەیە ئەگەر ناگە پارە هەبی هەرزان باشترە لەیدی باشترە بەڵێ باشە ئەگەر ئینسان پارەی نەبوو هیچ عیبی شتێدا شتێکی دەستی دوو بکڕێ؟ ناوەڵە بۆ عیبی تێدا عیبەوە نییە نا با پێم با بزانم تۆ لەم بازاڕە شتت کڕیوە هاتی ئەم بازاڕە شت بکڕی و لە ماڵەوە دای بینی و بەکاری بێنی ئەی چۆن ئەگەر پێویست بیت چۆن ئەگە پێویست بی دەیکڕی بەنسبەت چێ ئەتوو خۆت عازرکە و ئەمش بەنسبەت چێ ئەسا و بازاڕێ بەگشتی ئەو خەڵکی دێتەوە بازاڕی چۆنە؟ وەڵای ئەو خەرکە چ عیبینیادی ئەشیاکە و ناکڕی ئەچتەوە ماری ئەشای کەونە دەکەن. باشە ئێستا ئەشای کەونا زیاتر دەفرۆشرێ؟
چ عیبینێ باش ئافرۆشێ ئێستا باشە ئەرەوەڵە چ یەک عیبینێ باش دەفرۆشێ چی وای کردی کەوا باش بی وڵای عالم هەمووی لەبەر مەسەرەن عەشیا هەرزانی دەگەڕێتەوە لەبەرەوەندەیە لەبەر هیچ نییە ینی پێدوانە خەڵک لە بەرەوەی پارەی نییە لە بەرەوەی موچەی دواکەوتو دێ شتێکی دەستی دوو دەکڕی وەڵا عیبینە دێ مەسەن کاگەرێک مەسەن سۆبەک لێرە بە 250 نوێ لێرە کەونەی دەکری بە 600 دیاری زۆری فەرق زۆری فەرقا سۆبەک بەس 56 بەنوێتی بە 250 باشە لۆ خۆ گەرم کرد ئەو بڕهانش دەبینی ڕۆژێ دێتەوە عشیا ئەگە کەونەی بفرۆشی بەگران تەفرۆشی خەڵک هەیە لەم بازارە برێ بێتە لای جەنابەت ڕێکا هەشتەشی زۆر هەرزانم بدێ بەزەوەی پێویستە لەمارێ هەمان بیتن وەڵا لێرە مەسەرەن ئەلێرە کەوەنتەرێکی دەکڕی کەوەنتەر لە دوکانە بە 400 500 لێر کەوەنتەر دەکرد بە 150 250 فەرقە زۆر فەقیریش دێت هێنا فەقیر هەموو عەقدێت ئێرە هەموو عاشیاکش دێت ئێرە هەچ دەوێت لە ناو ئەو بازاڕی هەولێرەیە ئێستا وەرزی سەرمایە خەڵکە بە دوای سۆبەدا دەگەڕێ بێ سۆبەکی زۆر هەرزانم بدێ سۆبە لە 30,000 هەتاوەندە شەیە سۆبە هەیە تا 7,000 زیاتر ناڕوە کەونە ینی بە دەقیقی بزانم کە موچە دوا دەکەوێت کە ڕات بنادرێ بازارینگۆ خۆشتر دەبی ناڵە بازارمە نیە ئێستا بازار زۆر بەش کەمە وشزاران نیە ئێستا عشای دادنەی بە زعیفی دەفرۆشێ شوێنەوانە زیاتر لێتان دەکڕن کوردن عرب هەموو ناوعک دێت ئێرە هەر ئەوەی لەو هەولێری هەیە دێت ناو دەرەخانەی ئەرەوە مەبەستمەوە خەڵکی جۆرا و زۆر دێت ئێرە بەڵام زۆربەی عرب دێ سووری دێ هەموو ناوعک دێت ئێرە هەموو ناوعک دێت ئێرە ئەی خۆشمان گەلێک زۆرە ئێخۆمان گەلێک زۆر دێ ئەم ساڵ بازار باشترە یاخود چەند ساڵ بەر لێ ئێستا وڵا ئێستا بازار جاران نییە جاران باشتر بوو جاران باشتر بوو ئێستا بازار نییە بازار زۆر دەتوانم بڵێم بازارەکەین گۆشت پەیوەندی بە موچەیە ئێمە پەیوەندی بە هەموو موچەی وێرەوەڵا ئەگە کابرا پارە بێبی هەموو شەچی دەفرۆشەکە پارەی پێنەبی هیچ ناکڕی خەڵکە بۆ بێتەلاتان ئێوە بە زەیتان پێداهات بێتەوە لەبەر نەبوونی شتێکتاندا بێت ئارێوەڵا مەسن کابرا هات پێوەڵا سۆ بە 6 دیارەکە بە 30 زەماندای تێدەیتم یارمەتیماندایە ئارێوەڵا ئەمنەوە 30 سالەوە دراخانەمە 30 سال ئارێوەڵا باشە 30 سارەوەکو ئێستا بووە ناوەڵا قەتوشی ئێستا نەبووە بە حەیاتی خۆی بەخوای 2014 بازار بیبەر بۆ لێرە هەر شتەکە دانامە بەیەک دەخەتا فرۆشت بەس ئێستاوانی وەژی زاران ناوەڵاوانی ئێستا بڕای تو ساڵانی دابێ باشتر دەبیان دەبی برین سار بەسار خۆزگەم وەڵای هەبی خۆزکەم بەپار ڕۆژ بە ڕۆژە خراپەبی ئێستا ئەو دوکانانە هاوسە لە ئەو دوکانانە هاتە ماشایکە ئەگە بازارە یەک هەموو دەکەنەوە بەس بازار یەک بەشە شتی ئێستا ناکری کابراگەر بێت پاسە چکەونە بکردێنە ها نوێ یەک دوکانی شایرێ بینی نابین نابین بەنوێتی بە چەندە و بەدەستی دوو بەچەند بەنوێتی بە چاوەڕەقەیە بەدەستی دووش بای 130,000 130,000 بەڵێ زۆر نییە بەخوای لە قەدەر سعری توکاندارە نانەخێ زۆر نییە مشتری وێستام درم 130 لەوانەشە بە 110 بیدەمێ بە 100 بیدەمێ عالم فەقیرە عالم زۆریش فەقیرە نەکەر فەقیرە ئەو بێمە عاشێش خەڵکی وێران کرد بەڕاستی وێرانی کرد هەڵ وێرانی کردی نەک وێرانی کردیا ئەو بازاڕین گۆشتی وێران کرد هەر بە تەواوەتی وێرانی کردی نەک وێرانی کردیا هەر تەختی کردیا چەند مانگە پێشتا بازارمان خۆش بوو بە سایەوە کە مەعاژە دەرا موچە دەرا ئێستا شتانە نمەیە هیچ بێموچەیە بازاری مەژ نییە کاڵەکانت نافرۆش شتەکانت نافرۆشی عالم فەقیرە پێشم زۆر فەقیرە چەند وەی کردیا تاسیری لە دەرونی تو کردیا وەی کردە بێزار بی نەک تاسیری کردیا ینی وەم نایەتێت لە وڵاتی بسمە دەرێش بسمە دەرێ لە وڵاتی بسمە دەرێ ینی لەو بێمەعاشەی چەند مانگێک پێشێستا زۆر باش بوو ئەو وەختانە ئەشامان زۆر کەم دەماوە عرب داهاتن دایان برد خەڵکی خۆمان داهاتیان برد بۆیەوە کە موچەکە زیاد بوو موچە دەدرا بەڵام ئێستا بەداخەوە دەڵن دیسان دەڵن بەداخەوە دیسان بەداخەوە لە بۆ حکومەتەی ینی خەڵک هەیە دێتە لا دەرێک کاکەم سەعادەم کە وەڵی نەبوونم نیتم لێ بە ناچاری ئەوی دەکڕم بێگومان ینی جاریەوە بووە بە مایە خۆشم دایت مۆزگم پێویستایە ئیسفادەم لێ نەکرد ینی برێم ئیسفادەم لێ کردبی بە زیادەوە نەخێر
بە زیاد وەدایک مێوزگم پێویستە لەبەوەی خەڵک فەقیرە کاسبکاری وایە بە بڕوای تۆکو کاسبکارێک بۆچی حکوومەت موچەی خەڵک نادا بازاری تۆ باش بی بەخوای بۆچی بڵێن بۆ سعیسا بڵێن معاش نادە موچە نادا ئێستا بەس ئەگەر ئەو چاوی لە دەستی حکوومەتی عراقیە ئەگە بێت و ئێستا وەکو داهاتی خۆمان بە زیادەوەش بەشی موچەی کوردستان دەکا هاتی خۆمان بە زیادەوە بەش زیادەوەش بەش دەکا بەڵام بەداخەوە دۆ نایدا نایدا چاوی لە دەستی حکوومەتی عراقیە ئەو پارەی کە دەمینێتەوە چی لێ دەکەن ئەوە دەڕوە بۆ سەر دەڕۆ بخۆیان دەزانن بۆ شوێ دەڕوە یان نایدەنە فەقیر و فەقارای نایدەنە فەقیر ناخێر نایدەن بێمنەتن لە خەرشی بێملەتن وە خەدای خەڵکیشە تاوانی خەڵکیشە دۆ بۆی دەچن دەنجیان دەدەنێ پاش دەنگدانیش کە دەردەچن ئەو دەدەن حکومەت ئاوایە ملت بستەحەقە دەنگت نەداینێ نەخێر دەنگم نەدای و ناشدەم هەتا مردن متمانەت بەم دەسەڵاتە نییە متمانم بە هیچ دەسەڵاتێکی نییە بەس متمانم بە دەسەڵاتی خوای گەورەیە لانگۆ کونا یاخۆ باش بن بازار کووە لە خوای بە زیاد بی نەحمەتی خوایە بازار بە عام نییە بەس هەر دەبی شکرانەی بکەیت شکرانەی دەوێ ئەلحەمدولایەکەی تو لە شکرانەیە نەک لەوەی کە بازار باش بی الحەمدوللا شکرانەیە یعنی لۆ بازار باش نییە واللهی بەخۆت دەزانێت بێ موچەیە ئێ موچەشەکە نەبی بازار نابی کاکە عالەمە وێران بووە عالم پارەی پێ نەبی چ بکڕی والله هیچ چ دەکڕی هێلا پێی دەکرێت ئەوەندەی پێ بکرێتەکە هەیبی تر خوارد نەکەی بکڕی پێ بژیتن پێبژی پێبژی بەس پارەی خواردنی ئەبەس پارە خواردنەی پێبژی ئەگە ناچیتکە نییە ئەوکەی کە خۆی دەگونجێنی داگونجێنی بە شکرانەشی دەوێ بەڕاستی یعنی ئینسان قەنەعات باشە قەنەعات زۆر باشە الحەمدلله مام حازی ئەگەر موچە هەبی و خەڵک پارەی لە جیرفان بی ئەو بازارە جمەی دی بازار گرمەی دێ هەشت بە عردی ناکەوی دەفرۆشی هەرە بەخوای ئەو لە سمێنەوە سەعات شەش دێرێنا کاتمان فرۆشتیە لە سەعات شەشەوە لێرەمە یەک شتمان نەفرۆشتیە یەک شتم نەفرۆشتیە منەوەتە هەموومایە بەخوای سوود یەک سۆبەی ناخۆم ئەگە ناوەتە کە تاخم کەوتار خەسالا سۆبە هەمووی مایە یەک سۆبەت فرۆشتیە بەێ ئەوەی کە فرۆشتت کورد بوو عرب بوو واللهی کورد بوو کورد بوو بەس بە سێ بەشی بازار بە عربی خۆشە عرب نەبی بازار سفر ئەو کوردەی کە سۆبەکەت دایە گوتی ینی لەبەر بێمەعاشیە لەبەر سیە سۆبەکەی دەکڕن بێ مەعاشیە لە باندێ زۆر کەسێ خێرخوازە لە فەقیری دەکرێتن بەڕاستیت پێ برم زۆر کەسێ خێرخوازە لە فەقیران دەکڕی ئی خۆمان بەس عربەکە دەکڕیت جملەیە بازبی خراپبیتن دەباتن یعنی خەڵکەیە سۆبەی نییە خێرخواز دێتە لای جەنابێت سۆبە چیلۆ دەکری و دەیبە ئارە بەخوا دەرە کابرا مەعاشین یەکرێسییا لۆی دەکرێتن بە خێرا خۆی هەبوون الحەمدولله وەڵا دەڵ ئیمکانەت شمەنێ بەس با ئەوەندە هەیە الحەمدولله لۆی بکڕم خوا عەوزی دەکاتەوە ئینشاءالله مام حازی پێ وایە ئەم حکوومەتە پارەی نییە بۆیە موچە نادا فەقیرە فەقیرە ئەگە فەقیر نەبی لۆ پارەی نادا کاکە کورە پارەوە سەرمان دەخوا سەر ئەو بنەمان هەموو نەفتە معناوەکەواتە عەدی لۆ نایدەن نادا عەزابت دەداتن لەسەر دنیای و خەلاص بەرە خۆشی خوا هیدایەتی نەدا هیدایەت وەرناگری یعنی بە قەستی وە دەکەن ئەدی خۆ بەڕاستیش بۆ ناکەن ئەی بەان قەستە دی بەچیە بەرە بەان قەسە و خەڵقەی وەلێ دەکەن ئەو خەڵکە ئەدی دەنجی نەدایتەوان ئەدی لۆ هەوا لە خەرچی بەرە خۆ ملەتیان بە دەنجی نییە برا دەنجی سێ ئەوە بنەتیان پێێنەوە پێشی دەنگدانەوەوان هەر دەرچوونە لە خۆیان کاکە هێزی هەیە پارەیەش نییە ئەتۆزدانم شەخانەیە ئەمیش بمۆ دەکەم ئەگە ساڵم بما ئەگە ساڵمیش نەبووم وە ناکەم لە خوای بترسی هاو لە خوای بچێ هیچ ناکە بەس ئەگە لە خوان نستێ خوان نەعلەتی دەکردەوە منافق قەوتەوە بڕاوە شوێ بە قوربان بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان و کەسبکارانی شاری ئەولێر بوو ئەم بازارە زیاتر ئەو کاڵایانەی لێ دەفرۆشرێ کە دەستی دوون ئەوڵاتیان بەهۆی دواکەوتنی موچە و پێنەدانی موچە لایەن حکوومەتی ماوە بەسەرسووی هەرێمەوە ناچارن ڕوو لەم بازارە بکەن و بەشێکیان بەهۆی ئەم بێپارەیە و ناتوانن تەنانەت ئەوەی لەم بازارەش هەیە بەخواستی خۆیان بکڕن بەڵکو بەشێک لە وڵاتیان دێن کامەی زۆر پێویست بێ و داواش دەکەن کە خاوەن دوکاندارەکان کاسبکارەکان هێشتان بە هەرزانتر پێیان بدەن چونکە
بەڕاستی خەڵک پارەی لە جیرفانان نییە خەڵک پارەی پێ نییە بۆ ئەوەی بەخواستی خۆی بێ لەم بازاڕە چی دەوێ بیکڕێ و بەشێک لە کاسبکاران دەڵێن ڕاستە بازاڕی ئێمە لە چاو بازارەکان دیکە باشترە بەڵام لە چاو ساڵانی پێشووتر زۆر خراپترە تەنانە بەشێک لە کاسبکاران دەڵێن لە بەیانیەوە تەنیا یەک شت یان دوو شتمان فرۆشتووە لەبەرەوەی خەڵکەی دێتە لامان تەنیا مامەڵەمان لەگەڵ دەکای هەندێکشی دێ بۆ ئەوی پیاسەیەک بکاتن ئەگەرنا پارەی لە جیرفاندانە بیکڕێ و بەشێکیش لەم خەڵکەی دێتان بازاڕە عەرەب و خەڵکی وڵاتی سووریان و خەڵکێ لە ناوەڕاستی عراق لە شارەکانی ناوەڕاستەوە دێتە ئەم بازاڕە و بەگشتی ئەگە خەڵک پارەی پێبێ دەتوانین بڵێن خەڵکێک هەیە ناومار دەگۆڕێ و ئەوەی کە دەشی گۆڕێت دەیهێنێتان بازاڕە و خەڵکیش ئەوەی کە دەستکورتە ئەو کاڵایانە دەکڕێ کە خواستی لەسرە هیوادارم حکوومەت یاریێمی کوردستان موچەی موچەخۆران بدا کە بەڕاستی شایستە داراییەکانی خەڵکی پێویستە حکوومەت بیدا بۆی خەڵک بەم زستانە جیرفانی گەرم بێتەوە تۆزێک ئیسرحادی بەخۆی و ببینێتن یعنی ماقول نییە ئێستا و کۆتایی ساڵە بەڵام تاوەکو ئێستا حکوومەت موچەی دابش نەکردو ئەمەش کاریگەری ڕاستە خۆی لەسەر هەم جوڵەی بازار بەجێهێشتووە هەمی ژوای کردووە خەڵک بێزار بێتن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ